چیا سڵاو لێ بێم کاتت باشم کاتەی بینەران باش دیارە بە عەرەبکردن یان تعریبکردنی کەرکووک یان گۆڕینی دیمۆگرافیای کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2007ەوە بە شێوازێکی تر باسی لێوە دەکرێت لە کاتێکدا لە ڕابردووداوە لە پێش 2023 بە شێوازیەوە بووە کە حکوومەتی عێراقی هاوڵاتیانی کوردی لە کەرکووکەوە بردووەتە دەرەوەی پارێزگای کەرکووک و لە پارێزگاکانی دیکەی باشووری عێراقەوە هاوڵاتی عەرەبی هێناوەتە کەرکووک بە عەرەبی هاوردە ناسراون و لێرە نیشتەجێ کردوون لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە شێوازێکی تر یان بە چەند شێوازێکی جیاواز کار لەسەر گۆڕینی دیمۆگرافیای کەرکووک دەکرێت لەوانە کێشەی زەویە کشتتوکاڵەکان کە بوونی هەیە و هاوکات هێنانی کەسانی تر لە دەرەوەی پارێزگای کەرکووک بووە کەرکووک بە شێوازێک لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی 2007ەوە تا ئێستا زیاتر لە 13000 کەس کە لە نەتەوەکانی ترن بە تایبەت نەتەوەی عەرەب هێنراونەتە کەرکووک و فۆرمی خۆراکیان بۆ دەرکراوە و ئاوکات پێناسی باری شارستانیان بۆ دەرکراوە کارتی نیشتیمانیان بۆ دەرکراوە لە نێو پارێزگای کەرکووک کە ئەمە وا دەکات لە کار لەسەر گۆڕینی دیمۆکرافیای کەرکووک کە هاوکات هەموو سێ مانگجارێک زیاتر لە 600 کەس دەیڕێنە پارێزگای کەرکووک و فۆرمی خۆراک و پێناسی باری شارستانیان بۆ دەردەکرێت لەلایەکی ترەوە کێشەی زەویە کشتتوکاڵەکان کە لە ئێستادا بوونی هەیە و گرفتێکی گەورەیە لە کەرکووک لە کەرکووک یان تەواوی پارێزگای کەرکووک زیاتر لە 2,200,000 دۆنم زەوی کشتتوکاڵی هەیە لەو ڕێژەیە زیاتر لە 1,500,000 دۆنمی لە ئێستادا کێشەی لەسەرەوە بە مادەی 140 ناسراوە کە کێشەکە وەتەوەیەوەی کە کەمتر جوتیاران بتوانن کاری کشتتوکاڵ لە سەر ئەو زەویە کشتتوکاڵیانە بکەن هاوکات لەو ڕێژەیەش لە 1,500,000 کە کێشەی لەسرە تا ئێستا زیاتر لە 10,000 دۆنم زەوی لەلایەن عەرەبە هاوردەکانەوە لە دەوروبەری پارێزگای کەرکووک لە سنووری قەزای دووبز قەزای داخۆق و ناوچەی پردێەوە کۆمەڵێک شوێنی تر دەستی بەسەر داگیراوە لەلایەن عەرەبە هاوردەکانەوە کە ئەمەش ڕێژەیەکە کە کاری کردوتە سەر گۆڕین دیمۆگرافیای کەرکووک هێنانی ئەو عەرەبانەش و دەرکردنی ئەو فۆرمی خۆراک و هەروەها پێناسی باری شارستانی بە شێوەیە کاریگەری دەکات کە لە هەڵبژاردنەکاندا ئەو کەسانە مافی دەنگدانیان لە پارێزگای کەرکووک دەبێت و ئەمەش کار دەکاتە سەر ڕێژەی دەنگەکان سەرباریەوەی کە ڕژمارەی نەتەوەکانی تر بە تایبەت عەرەب لە پارێزگای کەرکووک زیاد دەکات دێمەوە لای تۆ ئەگەر پرسیارێک دەبێت بەڵێنە بەس دەبینم کە شوهەوای سنووری پارێزگای کەرکووکیش ڕەشەبای هەیە و جێگیر نییە چونکە لە هەڵەبجە لە سلێمانی لە سنووری گەرمیان باەکی بەهێز ڕووی کردوتە ناوچەکە ڕۆژی کە شوهەوای سنووری پارێزگای کەرکووک چۆنە؟ بەڵێ هەڵبەت کەرکووکیش بەدەر نییە لەو ڕەشەبایی کە لە پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان هەیە لە ئێوارەی دوێنێەوە ڕەشەبایەکی بەهێز کەرکووکی گرتوتەوە بە تایبەت شەوی ڕابردوو ڕەشەباکە زۆر بەهێز بوو ئاوکات لە نێو شاری کەرکووک لە بەیانیم ڕۆژەوە ئەو ڕەشەبایە بەردەوامی هەبووە و تا ئێستا بەردەوامی ڕەشەبای تەواوی کەرکووکی گرتوتەوە پارێزگای کەرکووک بەگشتی وەک ئاماژەم پێدا ئەو شێوەی شارەکانی دیکە هەرێمی کوردستان کەرکووکی شەو ڕەشەبایی گرتوویەتەوە